از ناوێ من ضیایە، ناوێ باوێ من مەلا عەبدولجەبارە، ناوێ دیامە حەمدیە قاسمە، گوندێ جرنکا مەزن ئا باکوور ڕۆژهەلاتێ قامشلۆ لەجەم سایلۆێ نێزیکی سایلۆێ گەنم ئێ قامشلۆنە سەوامە الحوبوب ژێرت بێژن گوندێ مەلوێ دەرەیە ساڵا 1962 ئەز هاتمە دنیای زارۆکتیامە هەموو لە گوند دەرباس بوویە پشتی ئەزگهامە تەمەنێ گۆ ئەز هەرم دبستانێ ئەز المدرسە دبستانە عەلی بن ئەبی طالب قۆناغا سەرەتایی من دەرباس کردیە ژە پۆلایەکێ حتا ئاشەشێ پشتی وێنە ئەز بوومە سەفێ حەفتا پولا حەفتا ئامادەیی ئەو دبستانە طەلایە القدور بک حتا سەفێ نەها ژە پولەی حەفتا حتا نەها لە دبستانە طەلایە دەرباس کرد ژێ پولێ نەها حتا ئێ دوازدەها یعنی ئێ بەکەلۆریە ئەو لە دبستانە سەلاحەددین ئالبشێریێ ئەو خلاص کردیە پشت ساڵە 1970 من بەکەلۆریا خلاص کرد پشتی وێنە خوەلزانینگەها حەلەبێ بەشێ بژیشکیاتیا درانە مخە تۆمار کرد دە 5 ساڵادەم ئەو هەر 5 ساڵ بە ساڵ خلاص دەکرد ساڵە 1900 ئەلمە پشتی 5 ساڵە خوێندنا خۆی بژیشکاتیە من خلاص کرد پشتێ وێنە سەرانسەر ئەس چوومە ئەسکەریا نەچار ئادەولەتا سووریا ئەوژی 2 ساڵ و نیو من خلاص کرد ئەسکەریاخوا پشتی وێنە ئەز هین بەری ئەز هەرم ئەسکەریێ ئەز جۆت بووم ناوێ پیرەکەم ڕەقیە کەچامە لە مستەفای هلێلیەیە 3 زارۆکێمە هەنا سالار ستێر سیبەر پشتی ئەژ عەسکەریێ ڤەگەریە من خلاص کرد 1991 من دەست پێ کرد ئەز دیدەنگەها خوەل قامشلۆ ڤەکم دیدەنگەها بژیشکاتیە درانە ئێجا هین زارۆکتەیە من دەتێ بیرامە ئەز پولێ حەفتا بووم ئێ ئامادەیی برایمە ئەلفەبایە کامیرانێ بەدرخان ژمرە ئانی بڕاستی ماوەیە هەفتیکێدا ئەز هەموو تیپێ کوردی مخەفێری وانا کرد مکارێ بۆ ئەز بنڤیسێنم و بخوێنم ئەو نابوو وەکە مومەکێ گۆ ئەز ئیجا گۆه بدم نێفساندن و خوێندنە زمانێ کوردی ڕابوو گەلک گۆتن ji êzgeha ji kovarê got ketin bin destê me min ji xwe re weke deftereke biçûçik çêkiribû hebû gotinên nû min tê de tomar dikirin ew gotin di qamûsa de normalin asayiye got di qamûsa de hebin bes li cem tişkî nû bû ji bo ez karibim wa ezber bikim bibê weke zexîrakê ji me re weke gencînakê ji me re got esê karibim tiştekî dahênim yanî binivîsênim bi rastî baş gotin yanî hejmareke baş çêbû li cem me bes ew tenê nebes bû got ez karibim îca karê wergêranê yan nivîsandina bi kurdiya petî axuru binivîsim پێتڤیا me bi gelek ferhenga hebû ferhenga Elî Seîd û Goranî tê bîra me yekemîn ferheng bû kete nav destê me de min gelek sûd û fêde jêdî ferhenga Giyomukiryanî ferhengî Kurdistan
ئاب شێوەزارێ سۆرانیە ئەو ژی کەتە ناو دەستێمە بڕاستی گەلک سوود مژێ دیتر پەیوێ گۆمە ئەس بەردەکردن نەگۆ کورمانجی تەنێ بوو کورمانجی و سۆرانی گۆتنەك ئەگەر کورمانجی دە تنەبانە گۆتنا سۆرانی تانی بەس دوورە پشتی گۆ ئەو ئەز دەست پێ کرد یەکەمین بەرهەم گۆم چێ کرد فەرهەنگا بژیشکی بوو فەرهەنگا بژیشکی گەلک وەخت ژمە خواست نەکێمی 20 حتا 25 ساڵە ئەس پێبەمە ئەو بەرهەمەیەکێ بوو دوێنادا زمانەی کوردی گەلک گۆتن هەبوون تنەبوون دی فەرهەنگادا فەرهەنگێ بندستێمە دیگەریام نەگۆ هەمە هەر گۆتن کەتە بندستێمەدا دوێ فەرهەنگێدا تۆمار دکرد گەلک گۆتن شی دکردن تەحلیل دکردن مەدیدیت بوێ واتایە زانستی نکارێ ڕابی مدیت پێویستیامە ئیجاب بە ڕێزمانی کوردی هەیە ئەز لێ گەڕیام ڕێزمانەی کوردی ئاجەلادەت بەدرخان کەتە بندستێمە بڕاستی من گەلک سوود ژوێژی وەرگرت وەختێم فەرهەنگا بژیشکی چێ کرد وەک مەگوتی گەلک گۆتن هەبوون گەلک پەیف هەبوون دی فەرهەنگەی کوردی هەموو دەتن نەبوون ئەز نەچار مام گۆتن بەس زاراڤەیەکی مستەلەحێکی چێکێ پێتەڤی پەیوێ هەیە و چاوە توێ پەیوێ بخێ قالبەکی زانستی ئەو ئیجا ڕێزمانە زمانەی کوردی پێتەوی بوو ژێرە ئەز دڤەگەریام گەلەکی ڕێزمانە جەلادەت بەدرخان گەلەکی سوود و فێدەمە ژێدیت گۆتن مەشی دکرد تەحلیل دکرد ji bo ez karibim gotin ke elmî darêjim em ê weke mînakekê bênin mîkroskop bi zimanê îngilîzî ye mîkroskop di Kurdî de tune ye bes di Kurdî de li cema dûrbîn heye yanî teleskop li nola wêne weke vêne me mînak girt me hûrbîn jêre danî bi erebî jêre dibêjin micihar mîkro hûre skop dîtin e mîkroskop gelekî diguncê digel wataya zaraveya Kurdî mîkroskop gelekî diguncê digel wataya mîkroskop hûrbîn û mîkroskop êgo bibihîzê cih dezanê ev tiştekî micihar e ev ne weke vêne min gelek gotin çêkirin weke me gotî ferhenga bijîşkî gelek wext ji min xwest ji ber ew xwe jî mustelehat an ku zaraveyên bijîşkiyê gelekin nekîmî 12,000 têgîn yan zaraveya wext jêre divê mena wêne xwe cihê xwe bigirê weke gavkadî me gotî gelek gotinê gelêrî hebûn şeعبî nikarîbûn bi wateyê rabin gelek gotinê gelêrî meselen ji Tirkî hatibûn lazim em zanîbe ev peyveha Tirkiye min ji nav dida alî di dariştina zaraveya de alî اعتیمادا منî sereke li ser peyva îngilîzî û erebî bû li gor herdû zimane me a Kurdî didarişt piştê wêne wextê got min gelek gotin ji vê ferhengê re mitanî pêtiviya me bi qamûsê erebî qamûsa îngilîzî ez mêzin ev gotina hana jêdera wê ji ku derê hatiye
از وگرم فرهنگا انگلیزی از میزیم اف گوتنها جفلا في برقه وفي برقه في مقطعي وفي مقطعي بيك هاتيا از وگرم فرهنگی عربي واتايا في مصطلحي في زارافيد عربي ده افما في واتايد دي في واتايد دي درابول گور وینام زارافيا كردي مچي دي اگو هشت وكا دسبيكا وينا وكا الشعلة موم وكا فند اگو افتشتيگو اب كردي بنويسينم يان بخوينم براستي او الفابايا كاميران بدرخان بو او نا بو دسبيك جمرة وهفالنا مجي هبوني اي زاروكتيه هين وقتي ام بولي حفتا حشتا وانا قالك جواناجي دقوتنا مضيا كا تشلو اف تشنا متقول مثلا اف حروفي كردينا دقو كامجي فير بكا هفالي ما هنا قالك جوانا يجا او الفابايا كاميران بدرخان مدا وانا دهرش بازار جوانا واجي يعني هنك كسايتيا ازناز دكم هنك جوانا هوزان فان دركتن هنك جوان فيس كار دركتن حمو ب اوي الفبا او الفبا بو وكا دافع انه از كردي بنفيسينم بخوينم يعني او تشتيهال جمع افرا پشتی سالا 1991 عسکریان چار ئادەولەتا سووری پشتیمە خلاص کرد از هاتم مالێ مەحازریا خۆ کرد بۆ ئەس دیدەنگەها خوا ئیجابەکەم دیدەنگەها بژیشکیا درانە ئەم گەڕیان ئەv دیدەنگەه مدید مشخۆرە حازر کرد مە ئامادە کرد ظرفي شش هيفادا اف ديدنگها هانا بيك اني مجهز كرج بو يجا كاربم نخوشا استقبال بكم پێشوازیان نەخۆشا بکەم دناورە دووەختێ ڤالاهیا مدە دەست بە کارێ ئیجا ئەس بەرهەمنا کوردی بنویسێنم وەکە تەجریبێ وەکە تاقیکردنەکەی پێشی کتێبەکە بچووچک مەعانی تەرجەمەی کوردی کرد ئابژشکیا درا بوو مدی هەنێک گەلک کێماتیە متێدا هەنا ئەو زەخیرا منی بەرێ پەیوێ کوردی ئێگۆ لە جەمێ مدیت هەندکە ڕابووم چەند فەرهەنگ مە پەیدا کرد فەرهەنگێ زمانێ کوردی هەردوو شێوەزارێ کوردی ئێ کورمانجی و ئێ سۆرانی بڕاستی ئەو کارێ مکری ئەو تەرجەمە دەستپێکی ئامکری مدی ئەو تەنێ نەبەسە ڕابووم چ کرد فەرهەنگەکە بۆ هەموو زانینگەهەیە دەولەتێ عەرەبان دەتێ بکارئانین ژێرە دبێژین المعجم الطبی الموحد ئەونا لە جەممە هەبوو ڕابووم بسێ زمان هەبوو ئینگلیزی عەرەبی فەرەنسی تێگەهەیە بژیشکی ئێ ئینگلیزی و ئێ فەرەنسی هەموو وەک هەبن نەفسا هەبن ڕابووم ئا فەرەنسی دا ئالیکی مە ئا عەرەبی و ئینگلیزی هشت و لەبەر وێنە ڕابووم فەرهەنگا دەست بە فەرهەنگا بژیشکی گشتی یعنی هەموو تێگە و زاراڤەیە د بژیشکاتیە گشتی دا هەنا هەموو
ئەزرابووم دەست وێناکێ کرد مە ئەو بەرهەمەیە خوا چێ کرد ئەف بەرهەمەی های پێشیە ئەسکارم بێژم 20 ساڵە مرە دەوام کرد نەگۆ هەمامە گۆ کا ئەزێ کتێبەکەی چێکم دەست پێکرد ئەس نا هەنێک زاراڤە هەبوون ئەس ساڵەکێ 2 ساڵە ئەلهێویە دمام حتا بکەوێ بندستێمەدا ژ دەرکێ ژ فلان وانە ئەسکارە بم فەرهەنگەکە یعنی کارە بێ خزمەتێ بکەش زمانەی کوردیرە ئەو هین تێبیرام هین ئەسەفێ حەفتا بوو ئەلفەبەیە کامیران بەدرخان کەتە بندستێ بدە برای منی مەزن ژمرە ئانی لە دێرێت شغلی جارێکی هاتەمانێ گۆ ضیا مشتەرە ئەلفەبەیە کوردی ئانیە ئەو ئەلفەبەیە هانە بڕاستی وەکە ئەس پێڤە گەلێکی عەلقی di zarfê heftîkê de hemû tîpên Kurdî mijber kirin. Ewnek li destpêka got ez Kurdî binivîsênim bixwênim ji wê derê sefê hefta hîn ê e'dadî ew nabû destpêka wêna li cem me. طبعا li wî hingî îzaa izga Bexdayê hebû gelek cara milê guhdarî dikir gotinê nû مشخورة دنویسان دنده دفترکی ده دفترک الحالی خوا چه کرمانجی با چه سورانی با ما او وکا کراسه کب چوچک مشخورة چه کر او پیوه هانا براستیم حموش برد کرن وقتی مدنویسان مش از برد کرن یعنی لبو وکا زخیره که لجمع او وی هنگی ما مستا نه دبستانê Kurdî hebû û ne yanî karekî bi Kurdî nivîsandin xwendinke Kurdî hebane wê hingî yanî weke dibêjin kar ne kesokî bûn take kesî bûn şexsî bûn kar ne yanî ev şexsê hane bi tena xwe êvî tiştê ha bike tişkî resmî tin nebû ne medrese نه پەیمانگا نه دبستان نه پەیمانگا ê bi zimanê Kurdî tin nebû yek ji xwe re wilo li gor omêda got dixwazî bi zimanê Kurdî bixwêne yan tişkî binivîsêne ev bû yanî tişkî resmî fermî tin nebû hemû tiştê takekesî bû kesokî bûn şexsî bûn يعني وقت بيجن مبادرات شخصية أزي كردي بخوينم أزي فيري كردي بكم أزي بنفيسينم بس وي هنجي أو مجال أو مجار طنقبو قال لك يطنقبو إيم الجمع وكا مشتركوتي أو أصطنقي من ديتنا بس قالك جاميرة عاستنجي ديتنا وكتنا حبسادة وهاتنا ملاحقة كرين وبرهمية وهاتنا مصادرة كرين ايم بمرة او تشتشينبو يا براستي براستي پشتي افعالو زيا سوريا چيبو وريفابريا خسر چيبو لسوريا بواركي فرح جا آزادية راماني چيبو براستي او مجال نه یعنی به سربستیەکی کاری بوو بنویسێنێ بخوێنێ کتێبن لە جەمووی هەبن چاپ بکێ ئەوەی هنگی بڕاستی ئەو پشتی ڕێڤەبەریا خۆسەر لێ درێ چێ بوو بشکلێکی بە ئاوایەکی خورتر مکارێ خوا بە پێشتر خست یعنی وەکەت بێژن دەلیڤە هات دەرفەت هات بۆ ئەسکارێ خۆ بە پێشتر بخم و ڕاستی مخواست ئەز نەگۆ فەرهەنگا بژیشکی تەنێ پشتی وێنە ئەزێ دوورە بەحس بکەم پشتی وێنەم کار نەدیکردە
برهمنا دي برهمنا ديني بساندنا يعني بكورتاسي وكيك بيجي پشتی ریوبریا خسر چه بو مجال و بوارکی فرح مجارکی فرح پیشیا ما چه بو گو ام سربستی با آزادی بنویسینن بخوینن دگل گو زانینگاه و پیمانگاه و دبستانی کردی و بون افهمو وقت بيجن دفعك باش بو وزماني كردي بپیش بكوي بآوايكي فرمي نبو آواي يعني ام ج قوناغك كسوكي بدزي ام كتن قوناغك فرمي رسمي آزاد وسربست پشتیم اف برهمه خوا هنکی بسر هفدودا آنین براستی کسی گو گلکی آلیکاریا مکر يعني يك بوجدان بيجي مع مستد الأوري زنكيبو سروكي نویسکارین کرد لسوریا بو مكتبا و نویسینگها وانا نزیکی جم نزیکی دیدنگها me persi ki haya kitine go والله ما مستد الأوري زنكي أو سروكي نویسکارین کرد لسوريا براستيش بو هنك پرسنم هنك آلي كاري وانا مخوگهان دوينا جامير تخصير نكر يعني كسي هري آلي كاريا مكريد واقع برهمين دا اما مستد الأوري زنكيبو وكس نديجي هنا از جمخوا طبعا اسباسيا كاري وادكم براستي بسنگه كفره پێشنیار و پێشنیار ددانە پێشیانە ئەس چاوا بکەن ji ber ji aliyê çapkirinê û filan wane bi rastî te zaniyariyê min tin nebû camêra texsîr nekirin gelekî alîkariya min kirine di vî buwarê piştî got ev kitêbê xwe min telîf kirin di çapkirinê de di çawa ez derxim يعني تقنيات و چێکاریên و çapkirinê û çapemeniya براستي وقتي ام لپرتوخانه كردي دنرن ام دبينين گلكي هجاره ببرهمي خوا و اغلب برهمي گوتي ده هنا ويجاينا ادبينا برهمين زانستي تي ده گلكي كيمن ابو هاندرك جمره دافعك جمره گو اسكارب از چند برهمي زانستيج پرتوخانه كردي را پێشکەش بکن برهمي من نه برهمن شش برهم جوانا چاپکرینە سێ بەرهەمەی دیت ناو دەستێ بدەنە ئەس هین بوا مژولن هین بە قلاس نەکردنە ساڵێک دو ساڵ ژوارە دەبن بەرهەمێ پێشی ئێگۆ مچێکری ئەسکارم بێژم ji نۆت و ددووەڤە 1992 دەستپێکاوێ من دەستپێکە حتا 2022 دا نوم چاپ کرد او جی فرهنگا بجیشکیه فرهنگا بجیشکی ابنایه افرهنگا هانا چاوا مچێکر د عربی دا د
زانینگەهێ وڵاتێ عەرەبیدا ji Iraqê bigire heta Megrib pirtûka keya jêr dibêjin el-Mu'cem it-Tibbi el-Muwehhed hemû şagirtê zanîngehên bijîşkî ê welatê Ereba zaraveyê xwe ji wê kitêbê werdigirin me ew kitêb me ew pirtûkaniye ew ferheng ew ferhenga hat sê zimana ye îngilîzî, Erebî, Ferensî. Zaraveyê îngilîzî û ê Ferensî gelekî dişibin hev ji ber wilo a Ferensî mi da alîkî me ji bedêla a Ferensî a Kurdî danî ev karê hene nekêmî 20-25 sala bi me re dewam kir heta ji bo ez karibim ferhengeka birêkûpêk ez deynim ev ferhenga hene hezar rûpele bi kêmatî 12,000 zaraveyê bijîşkî ê xurû têde peyda dibin li ser du beşa me ev ferhengeha çêkiriye ferhengek jê beşek jê îngilîzî, Erebî, Kurdî û beşê dî Erebî, îngilîzî, Kurdî. Çima me li ser du beşa çêkir wextê got şagirtek were yan mamosteyek were pirtûkekê wergerênê zimanê Kurdî ji îngilîzî wergerênê zimanê Kurdî ê vegerê ê herê beşê yekê ferhenga îngilîzî, Erebî, Kurdî. Bes wextê pirtûkeka Erebî bênî û wergerênê Kurdî ew kitêba ew pirtûka bi zimanê Erebî ê vegerê beşê Erebî, îngilîzî, Kurdî ji bo cih de karibê bigihê wa zaraveya ew zaraveyê hene mij heta ji me hatiye her du zaraveyê Kurdî min bi kar anîne zaraveyê Kurmancî, zaraveyê Soranî carna ê zazakî gotinek tin nebê Kurmancî de ez vegeriya me Soranî de tin nebê zazakî a giring ji me re eno ew peyv Kurdî bê Kurdî resin û ji ber got zimanê Kurdî gelekî nehatiye pêşxistin ez neçar dimam gelek gotin min bi xwe dariştine min xwe ew îştîqaq kirine li gor rêsayiya zimanê Kurdî û li gor peyvê Kurdî ê resin ev pirtûka hene ev berhemînî yekemîn bû wextê me ev berhema hene çê dikir ez vegera me ferhengê îngilîzî ferhengê Erebî gelek cara me têde didît gotinek di ferhengê Erebî de danîne wehye gotin Kurdî ye bes danîne wehye kelîmê Farsîyê muerebî ew xwe Kurdî ye hatiye Erebî kirin bes dideynin Farsî muereb ev bû weke handerek ji me re got ez berhemê xwe di duwa çê bikim ew jî navê wêne el-elfaz el-Kurdî el-muerebê ye peyvên Kurdî yên Erebî kirî bi kêmatî 1600 gotin heye bi alîkariya ferhengê zimanê Erebî got ev peyva hene Erebî ye ez vegera me ferhengê Kurdî bişîkirina peyvê gelek peyv dîtine ne got Farsî ne em ê weke mînakekê bênin gotina sindan ew hesinê got hesina deynin ser tişta hesin pê rast dikin yan dixin tiştin eslê koka wêne ramaka wêne asindan e yanî tiştê got hesin dideynê ser asindan bû a hatiye ladan hatiye avêtin sindan maye û dibêjin di ferhenga Erebî de dibêjin ev peyvaha
فارسیە هاتیە عەرەبیکردن نا گۆ عەرەبی ئاسن هەسنە بەس هەسن دی فارسیدا ئاهنە چێ نابێ وەختێ نەمانات و نەفارسیە بۆ فارسی بە ئێ ناوێوی هەندان بدارێژە یان بسیغا بڕاوەیە هەندان ئێ هاتمە نەسندان وەکە وێنە گەلک گۆتنێدی ئەف بەرهەمەی منی دوایە دەنابرە وەختێ گۆمە پشتی مە ئەف بەرهەم چێ کرد وەختێ ئەدڤەگەرامە فەرهەنگی زمانی کوردی وەختێ ئەس دڤەگەرامە ڕێسایی زمانی کوردی ڕێزمانی زمانی کوردی پێتڤیامە چاوە ئەز پەیوێ دارێژم رابوو بەرهەمەی خۆی سیا چێکرد ئەوژی زاراڤەسازی لە زمانی کوردیدا كيفية اشتقاق المصطلحات في اللغة الكردية أو بآلي كاريا في برتوكي تكاري چه پەیڤەک هەبێ دە زمانی ئینگلیزی دە زمانی عەرەبی دە زمانی بیانی دا گشتی تکارێ وێ بەرامبەری وێ گۆتنێ پەیڤەکە کوردی دەینی پێشگر ناوگر پاشگر جوارە ئەڤ هەر سێ جوارت بێژین گێرەک ناو و ناو و پەسن ناو و پێبەست هەموو ڕاوەیە ڕێیەن و ڕێسایە گوت زاراڤەیە دارێژێت زمانی کوردیدا divê pirtûkê de me çêkiriye berhemê mînî çara berhemê çara etîmolojiya ye ar di zimanê Kurdî de ar yanî agir zimanê Kurdî de agir zimanê Kurdî de bi kurmancî agir e bi hewramî ahir e bi zazakî atir e evne raweyê yanî siyahê agir di zimanê Kurdî de pênc şeşekil îca her ji raweyekê her sîğekê gelek peyv hatine dariştin ev pirtûka hana etîmolojiya ji ar agir ahir atir azir ayir awir ev hemû bi wataya agirin em ê mînakekê bînin gotina germ ji agir hatiye tîpa em li talî ji a germ ar ji pêş hatiye helandin mîm li talî hatiye zêdekirin bû germ germ pesnekeş pesnê agir di vê pirtûkê de di etîmolojiya peyva ar de gelek erdnîgarî gelek bajar gelek navê xwedawenda êkevin ê di şaristaniyê kevin de divê de zelal dibin bi alîkariya vê pirtûkê em ê mînakekê bênin peyva ûr şenabî ûr şenabî ûr bajarê ûr e paytexta Someriya ye ûr şenabî wextê tu divegerê pirtûkê dîrokê ûr şenabî ji te re dibêjin wehwe mellah medînet ûr mellah yanî mellah yanî weket bê ê kelekê ê kelekvan ê kelekê bi avê de dimeşênî mellah medînet ûr ka em ê ûr şenabî ji sê birgeha ye ûr bajarê ûr e war yanî medînî bi somerî war bi somerî wataya ûr yanî medînî yanî bajar war di Kurdî de war û ûr yekzanî ji yek kokê hatine şen abî şen ji jen hatiye jen avî em di Kurdiyan hada avjenî sîbaha bi kar têne wata wextê got her sê birgeya dinerê tu dibînê ûr şenabî
ئەو مەلاح مەدینەتور دەتکەوێ پەیڤەکە هەرسێ بەرگەهێوێ هەرسێ مەقاتەئێوێ دڤەگەرێن زمانەی کوردی ئەف ڤەگەرێ ئیجا مێژوویەکە دوور بەرهەمێ منی پێنجە زاراڤەیەن بیرکاریە زمانەی کوردیدە مصطلحات الرياضيات في اللغة الكردية بكيماتي صدر وبلا أفجي ملسر دو بشا تشيكريا وبسي زمانايا إنجليزي عربي كردي يعني ورقيرك وقت برتوكا كبيركارية جي إنجليزي ورقريني كردي إيفا قري بشي كردي إنجليزي عربي كردي بس ورقيري قوفقري كتابك عربي عبيركارية ورقريني كردي إيفا قري بشي دوا بشي عربي إنجليزي كردي أف حمو تيجين وزاراوين بيركارية دفي برتوكي دم نيفساندنا برهمي مني ششا پەیڤێن هاوباش دناوبەرە زمانەی سۆمەری و زمانەی کوردیدە ئەڤ ژێدەرە کە بچووک کەتە ناو دەستێمی دەبڕاستی متخواست پرتوکەک هەیە زانینگەها پنسیلڤانیا ئەو گەلێکی بەرفرەها بەس نەکەتە ناو دەستێمە مخابل ئەڤ پرتوکە هانا بچووچک بوو عربی وەکە بەراورد دەکێ دنابەینا زمانی سۆمەری و ئەکەدی دەبوو ئێدناف دەمدی گەلک پەیوێ کوردی هەنا ڕابووم ئەو ژناف دەرخستن ئەف ڤەگەرێ هین وەختەی سۆمەریە ئەم کارن بێژن دیرۆک دبەشێ دیرۆکێ هەنە بەری دیرۆکێ قبل التاریخ و سەردەمێن بەری دیرۆکێ و سەردەمێن دیرۆکی سەردەمێن بەری دیرۆکی بەری گۆ ینی بەری گۆ سۆمەری نویساندنێ داهێنن اختیراع بکن و سەردەمین دیرۆکی پشتی گۆ نیفساندن بەشەریەتێ یان مرۆڤی کاری بوو بنویسێنی تشتێت مەژیە خوا داخێ سەر دەستپێکێدا سەر حەڕیە داهاتە نیفساندن بەرهەمێ منی نەچاپکری وەکی مەگوتن ئەوژی سێ بەرهەمن یەک ژێ ڕاماکناسی بفارسی ژێرت بێژن ڕیشە شناسی گەلک نویسکارێمەی کورد کۆکناسی دەبێژن بەس کۆک پەیڤەکە ترکیە ئاباش ئێمەمە پەیوامە بکار ئانیە زاراڤەیامە بکار ئانیە ڕاماک ناسی ئەتیمۆلۆجیا ئەو ئەز ڕاماکە کێتێنم و پەیڤێ گۆژێ زانە ئەز وێنە هەمووکی دنویسێنم ئەتیمۆلۆجیایە ئەو هین مخلاص نەکردە بەرهەمێ دووە نەچاپکری کرەکناسی د کوردیدە کرەکناسیە بەس ئەف کرەکناسی ئەو تایبەتمەندە بە زاراڤەیە کورمانجیڤە شێوەزارەی کورمانجی بە ئینگلیزی ژێرە بێژن پرەنەنسیێشن بە عەرەبی ضەبط اللەفظ ئیجا ئەو لەسەر دو بەشامە چێکریە یەک ژێ چاوە بە تیپێ کورمانجی li gor elfebeya Celadet Bedirxan nîşan û hêma mijêra danîne çawa têkaribê bilêv bike kereknasî kerek yanî lefz bilêvkirin jî heye bes wextê dibe zarava kereknasî aynê nefsa peyva pronunciation a İngilizî didê berhemê minî sisiya êne çapkirî ew jî hal ser kar dikin
ئەلفەبەیەن کوردی سەرە ئەلفەبەیەن کوردا ئەلفەبەیەن کوردی سەرانسەری دیرۆکی یعنی چ یعنی ئەلفەبەیەن بۆ کوردا و بەرینها بچێ ئەلفەبەیە نیڤساندنە مە هەموو میناکێوا ئانینە یەک ژێ بتیپێ میخی ئەمبەراتۆریا میدی بتیپێ میخی نیڤساندیە پشتی وێنە پەهلەوی هەیە نیڤساندنە پەهلەوی ئەلفەبەیە پەهلەوی ئەلفەبەیە ئەڤێستا هەیە پشتی وێنە ئەلفەبەیە ماسی سۆراتی هەیە ئەف هەموو تەڤلی وێنە و میناک دوێ پرتوکێ دەم چێکریە پشتی ئیسلامێ ئەلفەبەیە ئیزیدیژی پشتی وێنە هەیە مصحەفا ڕەش و جەلوا پێ هاتیە نیڤساندن پشتی وێنە سێ ئەلفەبەیە سەرەکە دی کوردیدا سێ چار هاتنە چێکرد یەک ژێ ئەلفەبەیە کوردیە کلاسیکی بابا تاهرێ هەمەدانی و ئەحمەدێ خانی و فەقێ تەیرە پێ نیڤساندنە بتیپێ عەرەبی پشتی وێنە ئەلفەبەیە سۆرانی هەنێک گوهەرتن تێدە چێکردنە پشتی وێنە ئاجەلادەت بەدرخان ئاسریلی هەیە کریلی کوردێمەی سۆڤیەتی ئەرمینیا ئەو ژی نیڤساندنە بەس چەند کتێب وا هاتنە چاپکردن یانی ئەمکارن بێژن پشتی کورد بوونە موسڵمان سێ ئەلفەبەیە سەرەکە هاتنە نیڤساندن یەک ژێ کوردیا بتیپێ عەرەبی کلاسیکی و سۆرانی وونها کورمانجی ئەف هەموو دوێ پرتوکا خۆی تالیدە و هەموو نیڤساندن مەبەستامش ڤی کاری هەمووی ئەسکارە بم هینکی خدمەتەکێ ji zmanê Kurdî re pêşkêş bikim ji mekteba Kurdî re pêşkêş bikim vê zmanê hinkî bi pêş bixim bi rastî zimanê Kurdî nehatiye pêşxistin gelekî li paş maye min dixwast bi awayekî zanistî ez hinkî ji zimanê Kurdî re pêşkêş bikim ji pirtûxana Kurdî re pêşkêş bikim ev nifşêg û nûtê zimanê xwe bi zimanê dayîkê dixwênî sûdê ji vî berhemê min wergirê zanîngehê me yî hene dibistanê me yî hene peymangehê me yî hene umêda me jê ez fêdekê bidim aliyê we ew jî karibin sûdekê ji vî berhemê min wergirin û di taliyê de ez spasiya qenala Stêrk TV dikim û mamosta delîl dikim ku ev derfetaha ji me re dabîn kirin em karibin li ser vî berhemî li ser vî karê hana em karibin hinkî bipeyivin û ez spasiya we hemû wa dikim karmendê qenala Stêrk TV karmendê wê hemû pê û saeta we xweş memnûn